ئەم شاخ و داخانە تا ئێمە هەموو باران پیایە ئەگەڕێین بۆ کاشمە بۆ ڕێواز بۆ بەڕەزا ئەمانە یانێنی ئەیان فرۆشین لێرە ئەیاندەی بەم دوکاندارانە ئەمانیش ئەیفرۆشن بە خەڵکی سەیران کرد و ئەمانە ئێن بۆ ئەحما و بیارە و تەوێڕایی ئەیکردن. ئەو گیانەی کە لەم وەرزەدا هەیە چی و چی؟ ئەو گیانە وەکو نرە ڕێواز ئەواتە دیارن وەکو ئەمە پتڵە ئەم جارە بەڕەزایە ئەم جارە کاش غازە ئەم جارە کاشمەیە کاشمە جارە وەختی نا کاشمە مانگی 5 کاشمە پێگا ئەتر لەم ولا پێگا کاشمە ئەم جارە ڕێواتە نرە قاچکە ئەم جارە ئەو بەنیە ئەمانە وەختی ئەم جۆرە خواردنانەیە ئەم گیانە ئەبێت لەو شاخە هەن ئەبێ بچی بە ڕیشکۆ دەریان نێنی لەبەرەوەی بەڕیشکۆ دەریان بێنی ساڵێتە ناڕوێنەوە ئەبێ بیان بڕی ڕیشەکەیان بەجێ بێڵی سەرەکەیان بێنی لەبەر ئەوەی لە قوە نەکەون بۆ ساڵی ترن بڕوێنەوە ئەونا بڕیشۆ دەیان بێنە ناڕوێتەوە ساڵێتە دەرنایێتەوە بڕە بن هەموو دا و دەرمانە هەر شتێکیان خۆی دەرمانێکە بۆ خۆی. سیفاتی باشی چییە؟ باشی ئەوەیە ئێمە ئەتا ئەمانەمان ئەخوارد و کە هادوچۆ ئەەکەیت و ئەیان خۆی هەریەکیان ڤیتامینێکی هەر یەکێکیان ڤیتامینێکی خۆی تایەتی نەتووشی جەڵدە بوون نەتووشی ڕەبۆ بوون نەتووشی نەخۆشی ترە بوون بەڵام ئەمانە ئێستا ئێمە کەم بووەتەوە ئەم عالەمە نایان خوات و تووشی ئەم نەخۆشیان نابێ ئەمانە زۆر ڤیتامینی چاکیان تایە. خەڵک زیاتر کامەیان ئەخوا بە تایبەتی بە زۆرترین نر و ڕێواس و ئەم قاچکە و ئەمانە ئەخوا ئەمە پتڵە ئەمە جارە نییە ئەمە حەلی نییە ئەمە پتڵە ئەمە بەدۆوە ئەیجنیت و ئەیکەن بە دۆخەوە ئەتە بیکوڵێنە و خواردنی بەدۆوە بڕێ دەرمانی هین تێەکەی ئەوکو دەتکەنەوە کوشتێت ئەتە ئابە و شێوە ئەیکوڵێنی تو ئەی خۆی تامێکێ لە ئەنادانێ یا ئەم پتڵە یا ئەم غازە ئەمە تاوا بیخۆنیە زمانە لە دەتەکە بەڵام ئەبێ ئەوە نییە ئەبێ ئەوە تو یا توی بۆ بیکوڵێنی توی تێکە یا شەکە وردە ئەوە نا زمان و ڕیخۆڵۆ هەموو لە دەتەکە ئەوە زەلامی خۆی ئەزانم لێنێ ئەو غازە ئێستا ئەو شاخانە کە تۆ یان بینی ئێمە بە تەیارە ئەڕۆین تا ئەو دیوی ئەو پاتەوانانە تلێەوە بە پێ ئەچین بۆ ئەو شاخانە هەتە بۆ خۆمان ئەگەڕێین بە شەوی شەی وایە نایێنەوە کنیژێتە وەختی کنگرە و کنگەرانە هی ئەوێن ئەمە ئەو ڕنگینن هەی ڕنگین و داڵانی ئەوانن تاسینە ئەوێ ئەم کنگرانەیە چاکترین کنگر وەختێتی زیاتر ئێستا ئەم منتێقە بەسەر چووە منتێقە گەرمە ئێستا ئەم بناری شارە دوورە مەسەلەن بەسەر چووە کنگرەکانی بە عەمەل نایە دڕکیان کردووە و پیر بوون بەڵام ئێستای کوێستانەکان ماون خەڵک تێرە هەرە ڕوا بۆ کوێستان ئەچێ ئەرە وەڵاچێ بۆ کوێستانەکان ئەو شوێنانە کوێن کە گیانە زیاتر ئەو شوێنانە وەکو مەیدانە و داڵانیە و ڕەنگینە و ئەمجارە داڵە مێزە و ئەوانە ئەو منتیقانن ئەو منتیقەی شاخی ئێمن شاخی ئێڵاندێ گەشتیاران زۆر معجززی ئەما بن ئێن لا ئەدەنا لەویا ئەیکردن و ئەیبەنەوە بۆ شارەکان بۆ خواردنی خۆیان پێشان ئەڵێ ناوە ئەمە هازە ئەبێ ئاوا لێنەی ئەمە پتڵە بێ وا لێنەی ئەوە ئەو نازانێ نازانێ ئەوانەی شار نازانێ ئەوانەی دەوری سلێمانی و هەولێر نازانێمە چییە ئەڵێ واتای بۆ جوان دانراوە ئەمە نازانێت دۆی تێکرێ بە دۆوە بێ بیژنی ئەمجا بیکوڵێنی جا بیخۆی یا ئەوە نییە ئەوە هازە ئەوە هازە نییە ئەبێ یا توی تێکەی یا شەکرە وردە بیخۆی ئەوە ناتوانین بیخۆی ئەو کنگرە شتت نییە ئەو کنگەر نییە ئەو کنگرە بە کوڵاوی ئەخورێ بە تیرۆکراوی ئەخورێ ئەمجارە بە هین ئەخورێ هێرکەی تێکەی تووەمانە ئەمجارە ئەوەش بەڕەدایە ئەو بەڕەدایە نییە ئەو بەڕەدایە خۆی وەکو بۆ گوچیلە عیبی نییە ئەگەر گوچیلە بەردێرێ ئەو بەردە هێنێتە خوارۆ لایەبا بۆی نەخۆشیمان نەگرێت دێتە بەڵام لەبەرەوەی کەمی خۆی هەمومان نەخۆشین
دیارە منتیقەیە بە حکمیەوەی کە ناوچەیەکی شاخاوی و ناوچەیەکی سروشتێکی جوانی هەیە کۆمەڵێک سەیرانگا و هاوینە هەواری گرنگی تایە کە لە هەرێمی کوردستانە یەکێکن لە بەناوبانگترین ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان و عێراق بۆیە هەمیشە جێگای گرنگی پێدان و ئیحتیمامی گەشتیارانە لە ناو لە دەرەوەی وڵات بۆیە بەتایبەت لەم وەرزە کە وەرزی هێنانی ئەو گیابەهاریانەیە کە لە شاخەکانی هەورامان و ئەم ناوچەیە سەوزە بن ئەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ ناوچەکە لە ڕووی بڵێن بازاڕکردن و بەکارهێنانی لەلایەن خەڵکی ناوچەکە و ئەو گەشتیارانەی کە یەنە خورماڵ و هەورامان بۆ کڕینی ئەو گیابەهاریانە و ئەو ڕووەکانەی کە لەم ناوچەیە سەوزە بن بەتایبەتی لەم کاتانە خورماڵ زۆر یعنی بازاڕی لەم کاتانە گەرمە بێت و خەڵکێکی زۆر ڕووی تێ ئەکات و فرۆشیارێکی زۆر باشی ینی ئەو گیابەهاریانە ئەم بازاڕە تقریبەن هەمووی ئەبوژێتەوە کە ئێمە زۆر بەلامانەوە گرنگەوە کاریشی لەسەرەکەی بە پێی وەرزەکە ئەگەر بڵێن زستانەکەی سەخت نەبێ هەر لە مانگی سێوە پێش مانگی سێ دەست پێەکە سەرەتا پێش هەموویان ئەم منتیقەیە قارچکی هەیە زۆرە قارچکی هەیە ئەوەی ناو شاغنا ئەوەی خوارەوە ئەوەی پێدەشتەکان ئەمە لەوێەوە دەست پێەکات دوای ئەوە هەر بڵێن بەردەم بڵێن بناری هەورامان بەردەمی گوندەکانی بناری هەورامان لە یاڵامپێوە دەست پێ بکە بۆ زەڵ ماوە و سەرگەت و هانەی دن و تا ئەچێتەوە تەوێڵە و بیارە سەرەتا لەو قارچکەوە دەست پێ ئەکات کە قاچکی پێدەشتەکان و ئەو ئینەیە دوای ئەوە بە ڕەزای ناو شاخەکان پێگات یعنی مانگێک پێش بەهار بە ڕەزا لە بازاڕە دوو مانگیش نەک مانگێک دوای ئەوە لە نزیکی مانگیسێ ئەیتر وردە وردە جۆرەکانی تری ژیانە بازار بە تایبەتی پسڵ و سوورەبنە و پسڵ و لەگەڵ پیچکە بەس پیچک دواتریێت یعنی تۆزێت درەنگتر ئەکەوێت لەگەڵ ڕێواسە و لەگەڵ قارچکی شاخە ئەمانە جیاوازیانە یعنی قارچکی شاخەکە ئێستا کیلۆی بە 35,000 چییە ئەو جیاوازی جیاوازیەکە ئەوەی شاخەکە تۆ ئەچیتە سەرەوە ئەو قارچکە تایبەتە وەکو هی خوارەوە نییە یعنی بەهایەکی خۆراکی گەورەتر و بەهێزتری هەیە ئەی تەبعاً لە ڕووی چێژەوە ئەوە هەر زۆر تامی زۆر تایبەتی یەن لەگەڵ پیچکا سووریەکەنەوە پیازی تێ ناکەن پیچکەکەی بۆ دەکەن لەگەڵ قارچکەکە زۆر میین زۆر بەلەزت یعنی حسابکە گۆشتی بەرخ گیاکانی ترچی گیاکانی تر ئەمەی کە لێرە لە پشتمانەوە دیارە پسڵ سوورە بنە خۆژە و لەگەڵ دیلاخە و گەبڵە و ئەمانە ینی زۆری تیایسە من ناوەکانیان باش هەمووی من نەکردووە و لەگەڵ ڕێواس و بەڕەزا و ئەمانە بەڵام ئێستا ینی چۆن ئەڵێ مەوسیمی بە تایبەتی قارچکی شاخ لەگەڵ پسڵ و لەگەڵ ڕێواسە ئەم سیانە زۆر یعنی جێگای احتیمامی هاوڵاتیان و گەشتیارانە کە یەنە ئێرە بەهای خۆراکی چی بەهای خۆراکیان ئێمە لە ڕووی تەندروستی و قسەی لەسەر بکەین تەبعاً ڤیتامین سیەکی باشیان تایە بە تایبەتی ڕێوان و قارچکەکە ئەوە هەر زۆر گرنگە جۆرەها ڤیتامینی تایە پرۆتینی باشی تایە کانزای باشی تایە ئەمانە هەمووی شتی تەبیعین و کارەکەن لەسەر ئەوەی کە بەرگری لەشی ئینسان بەهێز بێت و لە ڕووی تەندروستیەوە بۆ جەستەی مرۆڤ زۆر باشن بە تایبەت دوای ئەوەی کە ئەم هەموو خۆراکە دەستکرد و دەرمانکراوەی کە هەیە بەداخەوە بۆتە سەرچاوەی نەخۆشی بۆ هاوڵاتی من لە ڕۆ تەندروستیەکەشەوە
پێم باشە ئامۆژگاری هاوڵاتیان بکەنکەوە ڕۆ بکەنە ئەو خۆراک و ئەو گیایانەی کە سروشتین و لە شاخەکان سەوزە بن بۆەوەی تەندروستیەکی باشیان نەبێ ینی تۆ وەرە ئەم گیایە کە ئێستا لە پشتی ئێمەوەی لێرە دانراوە پسڵی پێ ئاڵێن لە لووتکەی شاخەکان دەریێ من خۆمە ڕۆم بۆ ئەوێ ینی هەوڵە دەی لەوانەیە تا ئێوارە دەسک نەکرد زۆر کەمە بەڵام بیێنە جوان وردیکە لەگەڵ برنج و لەگەڵ دۆ تێکەڵی کە پێڵێن دۆخەوای پسڵی پێڵێن زۆر خواردنێکی زۆر باش و تەندروستە بۆ هەموو کەسێکی شەبێ ینی تەنانەت دەوانەی کە زەختیان هەیە تەنها سوێر نەبێ زۆر باشە بۆیان ئەم گیا بەهاریان لە ڕووی داهاتەوە بۆ خەڵکی ناوچەکە تا چەند سوود وەڵای ئێستا بۆ ئەم دوکاندارانە زۆر باشە ئەوانەیە کە ئەڕۆن بۆ شاخایی هێنن طبعاً زۆر لەم وەرزە ئیسفادەی لێ ئەەکەن بە تایبەتی ئەوەی لای ئێمە ئەو کنگری دەوری ڕەنگینی پێ ئاڵێن زۆر تایبەتە تایبەتمەندەکە ئەوەیە وەکو کنگری ترنی ئەیسە لێرە هەیە دانراوە زۆر گەورەیە ینی حەجمەکەی زۆر گەورەیە و ئەو مەوادانش کە تایەتی جیاوازە لەوانەی خوارەوە ینی ئەوەی شاخەکە فەرقی هەیە لەگەڵ خوارەوە و پارەی زیاتریشەکە ئەگەر ئەو بە 3000 بێ ئەو بە 5000 کەواتە بۆ هاوڵاتی زۆر باشە ئەڕوات 20 کیلۆیەنێت بایی 100,000 ینی ڕۆژانە 100,000 ئەکەوێت دوکاندارەکەیش استادەی زۆر باشی لەوانەیە کیلۆی 1000-2000 خێری ئەخاتە سەر لەم کاتا بۆ بازاڕی خورماڵ و هەورامان و ناوچەکە باشە بەڵام ئەگەر پلان نەبێت کاری لەسەر بکرێ بۆەوەی زیاتر هەم سەرنجی گەشتیار ڕابکێشی بۆ ئێرە و ئەعلام و کەناڵەکانی ڕاگەیاندن کاری لەسەر بکەن بتوانرێت لە داهاتووە پلانی ئەوە دانێت ئەم ناوچە گەشتیاریانە هەموو شتەکانیان پێکەوە جوانی ناوچەکە ئەو شتانەی کە لە ناوچەکە هەیە ئەفرۆشرێت ئەگەر تۆ لە وڵاتانی تر مەسەلا سەردان و کردبێ ئەو شوێنانەی کە ناوچەی ینی گەشتیاری و کللتوری تایبەتین کە دەستکاری نەکراون هەموو شتێکی ئەوێ تەبیعی بێ کاتە خۆراک یەکێکە لەو شتانێک کە ئەبێ لە ناوچە کەلتوری و گەشتیاریەکانە جیاواز بێ لە شوێنەکانی تەنانەت لێنانەکەی وە جۆرەکەی نزیکەی 10 ساڵە بێ ئەمە خەریکی ئەم گژوگیان لێرە ئەیفرۆشین ئەتر ڕۆژانێش مشتری خۆمان هەمانە لە سلێمانی لە هەولێر لە سەیساغ لە هەڵەبجە لە هەموو شوێنەکان ڕۆکەن ئەم منتیقەی ئێمە لەبەر خاتری ئەم گژوگیانە وەڵای ئێستا ئێمە ڕێواسمان هەیە گێلاخەمان هەیە ئەم جارە کندرمان هەیە بەڕەزامان هەیە ڕێواز مەنێمان هەیە ئەم جارێش گیادۆخەوامان هەیە کۆڵمان هەیە ئەمانەمان هەیە ئەتر ڕۆژانێش خەڵگەچێتەوە یاڵانە بۆ ئەم گژوگیانە هەر یەکی و بە شێوەیەک لێ ئەنرێ ئێسامە بێت لەگەڵ دۆ ئەمە چاکرێ ئەترەوە مەنێ لەگەڵ سیرێژە چاگەکرێ ئەترەوە نرە هەر خەڵخۆی ئەزانێت چۆن بەکاری بێنەکنرە ئەوە پیچکە لە باتی پیاس بۆ کێلانە ئەبێت بەکارێت وەکو سەوزێژ ئەتوانی هەر بەکاری بێنی پیچکەکە بە ڕەزایشە هەمانە لە باتی سەوزە خەڵک لێرە زۆر بەکاری یێنێ ئەیخوا ئێواران بەسەر سفرەوە شاخانەی هەورامان لەخوا بە زیابی ساڵ بارانێکی باشی هەبوو ئەتر مشتری خۆمان هەمانە ڕۆژانە چێتە سەرەوە بۆ شاخانە
ئەتر هەر دانەیەک و شتێکمان بۆێنێ هەمانە ڕێواسمان بۆێن هەیە بەڕەزامان بۆێنێ ئەتر ئەوە بە پێی زەلامەکان کەوتووە داواکردنی ئێمە ئەتر هەیە ئەڵێن سوورە بنەمان بۆ بێنە خوژەمان بۆ بێنە هەیە ئەڵێن گیا دۆخەوامان بۆ بێنە ئەتر ئاوا بە پێی گیاکانە خەڵک بە زۆری هی دەرەوەیەت ئێستا دوای عسروەرە ئێرە هیچ بەرناکەوێت لەگەڵ ئەم گژوگیایانە خەڵکێکی زۆر ڕۆکاتە منتێقەی ئێمە لەبەر خاتری ئەم گژوگیایانە یەکەم جار بەس بە ڕەزایەت لە 12 بە ڕەزا سەر هەڵەدا 12 بە ڕەزا سەر هەڵەداتە وردە وردە لە بە ڕەزاوە دەست پێەکە هەتا ئاخرەکەی بە ڕێواز کۆتاییەت ئەتر ماوەیە تریش تۆزێ کاشمەمان بۆیەت کاشمەیش خواردنێکی زۆر خۆشە ئەویش بەس تۆزێ درەنگە و پێئگات لە مانگی 6 و 7 ئەو پێئگات ئەوانە بە زۆری لە کویسانەکانە دەرێت کاشمە شوێنیشی سەختە زۆر کەمیشە بەنسبەت جای بەهاران و ئێمە بە بەهاران کە بەهاریە جا پێگات دەچین بۆ دەشتا بۆ شاخ و کێوە هەرچێک بگات بە دەستمان وەکو پێشەکی ڕوسقە و گێلاخە پێگا لەوە لە مانگی سێ ئەوە پێگا دوایەوە تر دێتە مانگی چوار دەستەکرێ بە تر ڕێواز پێگا کنگەر پێگا لە پێشا کنگەر پێگا ئەنجار ڕێواز پێگا دوای ڕێواز ئەتر پسڵ هەیە پیچک هەیە خوژە هەیە بەنا هەیە ئەمانە نییە ئەمانەتە هەرێکی لە شوێنەکە بەس بۆ شاخانە هەر لە تاقلە تاقلان ئەیان دۆزینەوە ئەیانکەنین و ئەیانێنین بۆ شارەیان فرۆشین بە سعری بازار کەمترەی فرۆشین ئێمە ئەوانەی کە شاخەوان وەی هێنن لە شاخۆ بە سادێکی مناسبە کەمترەی فرۆشن ئەوانیش بە زیاترە فرۆشن بۆ خەڵکە و خەڵکی ئیسفادەی دەکە ئیسفادە هەیە بۆ نەخۆشی بۆ بە تایبەتی بەڕەزا بۆ گورچیلە پیچک بۆ خوێن تر هەر بابێتەوە سوورە بنە بۆ خوێن منێ بۆ هەموو یەتیانی زۆر ئیسفادەیە بۆ جسم جارە کنگەر شەکرە لە 1970 کاتەوە ئەو ئیسفادانە هەیە ئەو جاکەشیانە داوا لە خەڵگەکەم هەموو کەس بێ مشتری خۆی کۆتا گیاکە پێگا لە وەرزی بەهارات چیەکەیتر بەهار تاوە بێ بەرەو کۆتایی وڵاتر لەم ڕێواسە ڕێواسە قاچک تەواو بووە پیچکە بەس کنگەریش تەواو بووە بەس هین ماوە بەس ڕێواز ماوە ئەویش تا دە ڕۆژێکی تر هەیەتە لەوە لای نییەمە لە هینا لە نەمامگا بیچنی بڵێ مەشتەلاتا بیچنی پێی شوێنەکان کە پێمان بڵێ ڕێواز لەکوێ هەیە ڕێواز لەو شاخی ڕەنگین هەیە لە داڵانی هەیە لە منتیقەی سەرگەت و هانەیدن هەیە لە پێڵەن شاخی هانەی تێ ئەچی بۆ دەشتا بۆ شاخە ئەتر لە ڕووی ئێرانیشۆ بۆ دیوایە بە تایبەتی مەدانی هێڵان پەیان ئەوێ چاکتە هانە وردیکڵە ڕەنگین ئەوتا ئەو شوێنانە تایەتی تا ئاگاتەوە منتیقەی سوورێن و ئەو ناوە خەڵک لە هەموو لایەکە بۆیە ڕواتە ئێمە خۆمان شارەزان بە تایبەتی خۆمان ئەچین بۆ خۆمانێنین ئەم گیایە تا چەند شارەزایی ئەوێ بۆ ئەوی ئەم گیای لە بنەیە بۆ ساڵێکی کە وەڵی ئەبێ شارەزایی بێ ئیسەکەنی پسڵ نابێ بە سەرکە بیکەنیت بیکەنی گوناحتەکە چونکە ئەو سەرکەی هەموو ساڵێ سەوزە بێتەوە اینجا ئەو شوێنە ئەبێ بە ئەسپایی ئەو وینانە لێکەیتەوە ئەو شتانەکە ئەچی بۆ شاخە داوام لەو خەڵکە هەیە بەسەرکۆ پسڵ لێ نەکاتەوە چی پێڵێنەوەی ئەکەی بەکەی خێلانە ئەوانە پێچک لێ نکاتەوە بە هینەوە بە بنەکەوێت دەری بێنێ سەرکەکەی لێ نکاتەوە بۆ ئەمەی بۆ ساڵێکی تر هەم خۆشی ئیسفادە هەم خەڵکی ئیسفادە لێ بکات لە ڕووی بازارکردنەوە تا چەند سوودتان لەم وەڵای بە تایبەتی بۆ سوودبینین زۆر حەچی خەڵکی ئەم سنوورە هەیە بە تایبەتی گەنج و بە تایبەتی ئەو ماتۆر سوارانە زۆر ئیسفادەی لێکە نەچن بەەوە شاخە ئێمە کەم مەچین ینی وەکو جاران تااقەتم نەماوە بڕۆم بەڕاستی ئەرەوەڵا تقریبان دەوری 12 ساڵە خەریکی ئەمیشەم سەردانی ئەو شاخانەیەکەم پێشتر لە شار بووم ئاتی ساعتمەتە منتیقەی خۆمان مە هەموو ساڵی ڕۆم هەموو ساڵە بەهارە وڵاتر لە مانگی سێوە کۆتایی سێوەتر وردەچین تا هەچێ پێ بگای هێنین هەتا مەرحەلە بە مەرحەلە شتەکان پێگات و ئێمە جەشین ئەیهێنین.